لە پشوەکانی جەژنە لەو چوار ڕۆژەی کە پشووی جەژن هەبوو پلانی وەزارەتی تەندروستی ئەوە بوو کە خزمەتگوزاریەکان پێویستە بەردەوام بێت لەبەرەوەی کە کەرتی تەندروستی کەرتێکی حەساسە مامەڵە لەگەڵ هاوڵاتیان هاکە بۆیە لە 3 نەخۆشخانە و 3 مەڵبەند و 1 سنتەردا بە شێوەی 24 ساعتی خزمەتی نەخۆشەکان کراوە. کۆی گشتی ئەو نەخۆشانەی کە سەردانی نەخۆشخانە و مەڵبەند و سنتەرەکانیان کردووە 1508 نەخۆش سەردانی نەخۆشخانەکانیان کردووە و چارەسەریان وەرگرتووە. لە نەخۆشخانەی فێرکاری فریاکەوتنی هەڵەبجە 587 نەخۆش سەردانیان کردووە، 143 هێڵکاری دڵ ئەنجام دراوە، 342 تیشە گیراوە، لە تاقیگە 240 پشکنین کراوە، 1 حاڵەتی مردن تۆمار کراوە. لە نەخۆشخانەی مناڵان و مناڵبوون دیارە نەخۆشخانەی مناڵان و مناڵبوون دوو نەخۆشخانەیە، بەشێکی مناڵانە بەشێکی مناڵبوونە. لە نەخۆشخانەی مناڵان و مناڵبوون لە فریاکەوتنی مناڵان کە لەوێ بەشی فریاکەوتنمان هەیە 256 حاڵەتی جۆراوجۆر سەردانیان کردووە، لەوێ 51 حاڵەت داخل کراون، 35 منداڵیش لە قاوشی منداڵان داخل کراوە. لە نەخۆشخانەی ژنان و مناڵبوون یاخود ژنان و مناڵبوون لەوێ 47 حاڵەتی جۆراوجۆر سەردانیان کردووە، لەدایک بوون 10 منداڵ لەدایک بوون کە 7یان بە شێوازی سروشتی بوو و 3یان بە نەشتەرگەری بووە.